بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. زور برز خوشويست جنابي مامۆستا إسماعيل وبراني أنجومن وسرجەم برانی مەڵبەندی سۆران خوشکانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا، و لە خوای پەروەردگار داواکارم کە بە گەورەی و عەزەمەتی خۆی لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حەشرمان کات، و لە حەوزی کەوسەر بەدەستی مبارەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاومان پێ بدا ئینشاء الله تعالى. خۆشەویستانم، ئەمن لە چوار خاڵدا ئەرچی ئێمەی موسڵمان بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەخەمە ڕوو کە خاڵی دیکەش هەن، بەڵام لەبەر کەمی کاتەکەی بەو چوار خاڵە ئیکتیفا دەکەم، و قەناعەتیشم وایە هەر یەکێک لە ئێمە ئەو چوار خاڵە لە خۆدابینیتە دی خاڵەکانی دیکەشی بەدوادادێن. دەست خۆش بێت. خاڵەکانی دیکەشی بەدوادادێن، و ئەو مەحەبەتەی کە دووپاتی دەکەینەوە و دەری دەبڕین دەبێت بێتە شتێکی کردەیی و عەمەلی. خۆشەویستان، ئێمە کاتێک ڕاز دەکەین لەگەڵ گوتنی خۆشەویستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەڕاستیەگە لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە تێماندا. ئەوە زۆر مهمە. ڕەنگدانەوەی مەحەبەتی خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن ڕەنگی دابۆ بەسەر هاوڵانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام، کە شاعیر لە وەصفیاندا دەفەرمێ کە سەردانی مەدینەی کردووە دەفەرمی وام زانی پێغەمبەرستانە. یعنی هەمویان ئاوێتە ببوون بە خۆشەویستی و محەبەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، و ئەخلاق و ڕەوشتیان ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام. هاوڵە بەڕێزەکان، لەبەرەوەش کابرای غەریب کە دەچووە مەدینە پێغەمبەری نەدەناسیەوە عەلەیهی سەڵات وسەلام، وەفد کە دەچووە مەدینە پێغەمبەری نەدەناسیەوە عەلەیهی سەڵات وسەلام، دەیگوت ئەیکم محەممەد، ئەیکم محەممەد، کێ لێ ئێوە محەممەدە؟ بۆ چونکە هاوڵان ڕەحمەتی خوایان لێبێ ئەو خاڵانەی کە من دەڵێم و دەیان خاڵی دیکەشیان بەرجەستە کردبوو بۆ محەبەت و خۆشەویستی و ناسین و دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. خۆشەویستان، یەکەم خاڵ بۆ ئەرچی سەرشانمان جێبەجێ بکەین بەرامبەر بە پێغەمبەری ئاخر زەمان عەلەیهی سەڵات وسەلام، خوێندنەوە و ئاشنابوون بە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە خاڵی سەرەتایە. پێم خۆش لێ پرسیارتان لێ بکەم، بەڵام بەڕاستی ئێمەی موسڵمان ئەگەر تاکو ئێستانەکە لە خوشکان و لە برایان و لەوانەی کە گوێبیستمان دەبن سیرە و ژیانی پێغەمبەریان نەخوێن بێتەوە، جا خوێندەوار بن یان نەخوێندەوار بن. ئەگەر خوێندەوار بن عەرەبی بزانن کتابی عەرەبی زۆرن، کوردین و عەرەبی نازانن کتابی کوردی زۆرن، نەخوێندەوارین بە میمۆریەک سیرە و ژیانی پێغەمبەری خوا دەست دەکەوە عەلەیهی سەڵات وسەلام دەبێت گوێی لێ ڕابگرین. بۆ چونکە کەسێک کە نەناسی ئەتۆ بەرگری لە چێ دەکەی؟ دیفاع لە چێ دەکەی؟ خۆشەویستی و مەحەبەتت بۆ چێ دەبێ؟ یەکەم خاڵ ناسینی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام. ناسینی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام چۆن هاوڵان بەتایبەتی لە دوای ئەسحابدا ڕەحمەتی خوایان لێبێ تابعین دەفەرمون چۆن قورئانمان فێری منداڵەکانمان دەکرد، سیرە و ژیانی پێغەمبەر و غەزەواتی پێغەمبەری خوامان عەلەیهی سەڵات وسەلام ئەوە فێری منداڵەکانمان دەکرد، بۆی منداڵەکانمان جیلێک بن پێغەمبەر بناسن عەلەیهی سەڵات وسەلام. بەداخەوە دەڵێن زۆر بەداخەوە ئەلەو هەولێرەی
کە پایتەختی هەرێمی کوردستانە کە مەشهورە بە شارێکی مولتەزیم و شارێکە پڕە لە مزگەوت لە مامۆستای باش، بەڵام کاتێکە لە بازاڕ پرسیار لە هەندێک خەڵک دەکرێت کابرا خۆی پێ مسلمانە مسلمانیشە، لێی دەفەرمون خولەفای ڕاشیدینم بۆ بژمێرە، ڕادەوەستی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام. یەکەم خولەفای ڕاشیدین ناوی محەممەد دێنێ عەلەیهی السەڵات وەسەلام. خۆشەویستان، دەبێ منداڵەکانمان فێری ژیانی پێغەمبەر بکەین عەلەیهی السەڵات وەسەلام، سیرە و ژیانی پێغەمبەری خوا بخوێننەوە عەلەیهی السەڵات وەسەلام، بەلای کەمی ناوی پێغەمبەر بزانن کە دوایین پێغەمبەرە، کە هیچ پێغەمبەرێکی دیکەی بەدوادا نایەت. ئەوجا خۆشەویستانم کە ئینسان ژیانی پێغەمبەری خوێندەوە عەلەیهی السەڵات وەسەلام، ئەوجا گەورەی ئەو پێغەمبەرت بۆ دەردەکەوێت، ئەوجا دەزانێ و پێغەمبەرت چ بوو عەلەیهی السەڵات وەسەلام. پێش پێغەمبەرایەتی چونکە کە سیرەی پێغەمبەر دەخوێنینەوە عەلەیهی السەڵات وەسەلام، پێشەوەی کە سیرەی پێغەمبەرایەتەکەی بخوێنینەوە، پێشەوەی کە ببێتە پێغەمبەر سیرەکەی دەخوێنینەوە. چ گەنجێکی مؤەدەب، گەنجێکی خەلوق، گەنجێکە لێوان لێو ئەخلاق و ڕەوشتی بەرز بوو. ئەوجا کە سیرە و ژیانی پێغەمبەر دەخوێنینەوە عەلەیهی السەڵات وەسەلام، عەفوەن، دەزانین لەگەڵ خێزانەکانی چۆن بووە، دەزانین لەگەڵ منداڵەکانی چۆن بووە، دەزانین لەگەڵ دۆستەکانی چۆن بووە، لەگەڵ دوژمنەکانی چۆن بووە، بۆ دەزانین عیبادەت و خواپەرستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام چۆن بووە. ئەو بەچمان بۆ دەردەکەوێت، بۆمان بۆ دەردەکەوێت کە سیرە و ژیانی پێغەمبەری خوا بخوێنینەوە عەلەیهی السەڵات وەسەلام. لەبەرەوەش ئەمن یەک شت وەبیر ئێوە دێنمەوە، چەند ساڵێک پێشی ئێستا فیلمێک دەرهێنرا لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بە ناوی ئەلفیتنە. ئەوەی کە مخریجی فیلمەکەی بوو، فیلمەکەی دەرهێنا و خەڵکی بۆ بان کرد، دەزانن پاشی فیلمەکەی کە دەرهێناچی بەسەرات مسلمان بوو، گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. بۆ چونکە ژیانی پێغەمبەری خوا مەجبور بوو فیلمێکی دەردینا بۆ لێدانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە شەخسیەتی پێغەمبەر بدا، بەڵام کە سیرە و ژیانی پێغەمبەری خوای خوێندەوە شایەتمانی بە حەقی هێنا و مسلمان بوو. کە ئەو پێغەمبەرەمان ناسی خۆشەویستانم، خاڵی دووەم دێتە پێشەوە، خۆشمان دەوێت، مەحەبەتمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەبێت دروست بێ، مەحەبەتمان بۆ پێغەمبەری خوا دەبێت دروست بێ، دەبێت پێغەمبەرمان خۆش بووێ. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام نیشانەی ئیمان و نیشانەی دینداری و نیشانەی تەقوای ڕەبط کردووە بەچی؟ بە خۆشەویستی خۆی. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام ثەلاث من كن فيه وجد بهن حلاوة الإيمان. سێشت لە هەر کەسێکدا مەوجود بن، شیرنایی ئیمان دەچەژن. چونکە ئیمان، خوشکە بە ڕێزەکانم، برایانی ئازیزم، چۆن ئاوە پلێک لە ناو هەنجوینەوە دەکەی و تامی دەکەی شیرنە، قەسەم بەخوا ئیمان لەوە شیرنترە و لەوەش بە تام و چێشترە. دەفەرمێ سێشت لە هەر کەسێکدا مەوجود بن وجد حلاوة الإيمان، شیرنایەتی ئیمان دەچێژیتن. ئەمن بەس باسیەکیان دەکەم. دەفەرمێ من كان الله ورسوله أحب إليه مما سواهما. ئینسانی ئیماندار دەبێ خوا و پێغەمبەری خوای لە هەموو شتێک خۆشتر بوێت.
لنفسي خۆمان زیاتر دەبێ خوا و پێغەمبەری خوامان خۆشتر بوێتن. ئەوەش لەکوێ دەردەکەوێت؟ ئەسحاب ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرمون گوتمان خوامان خۆش دەوێ ئێمە. خوای گەورە تاقی کردینەوە بە شتێک. بەچی تاقی کردینەوە؟ فەرمووی بە شوێنکەوتنی محەممەدی تاقی کردینەوە عەلەیهی السەڵات وەسسەلام. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. فەرمووی ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێ بە دوای محەممەد بکەون خوا خۆشی دەوێت. مژدە لەو کەسانەی کە بە دوای محەممەد المستەفا کەوتون عەلەیهی السەڵات وەسسەلام. هەر کەسێک بە دوای محەممەد المستەفا کەوتووە عەلەیهی السەڵات وەسسەلام خۆشەویستی خوایە و خوای ئیعلانی محەبەت و خۆشەویستی بۆ کردووە. بەڵام بەخوا ئەوەی کە بە دوای پێغەمبەر نەکەوتووە عەلەیهی السەڵات وەسسەلام قەت خوا خۆشی ناوێت و قەت دەرگەی بەهەشتی لێ نابێتەوە. هەموو دەرگەکان قەپاتن دەرگەی محەممەد المستەفا نەبێ عەلەیهی السەڵات وەسسەلام. و پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام فوالذی نەفسی بیەدیه، سوێن بەو زاتەی نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی السەڵات وەسسەلام لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده. تەماشەکەن خۆشەویستانم، سوێن بەو زاتەی کە نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی السەڵات وەسسەلام هیچ کەسێک ئیماندار نییە لە پیاوان و لە ژنان، هیچ کەسێک ئیماندار نییە لە پیاوان و لە ژنان هەتا وەکو ئەمنی خۆشتر نەوێ لە باوکی و لە منداڵەکانی. بینە بەرچاوی خۆمان. هەتا پێغەمبەرمان خۆشتر نەوێ لە باوکمان لە منداڵەکانمان لە خێزانەکانمان خێزانەکان لە مێردەکانیان. قەسەم بەخوا ئیمان دانامەزرێت. خاڵی سێیەم کە محەممەدمان ناسی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەوجا ئەو ناسینە پاڵمان پێوە دەنێ بۆچ بۆ خۆشەویستی. ئەو خۆشەویستیە کە دروست بوو چ دروست دەبێ ئەو جارەی گوێڕایەڵی. با یەک نمونەتان بۆ بێنمەوە. ولله المثل الأعلى، نمونەی هەرە بەرز بۆ خوایە و حاشای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لەو نمونانە، بەڵام بۆ نزیک بوونەوە لە زهن و لە مشتی ئێمەدا. ژن و مێردێک پێشەوەی کە هاوسەرگیری بکەن ئەو خۆشەویستی و محەبەتە دروست نەبووە، بەڵام کاتێک کە هاوسەرگیریەکەیان کرد و یەکتریان ناسی خۆشەویستی و محەبەتێکی زۆر عەجایب لە نێوانیاندا دروست دەبێتن. ئەو خۆشەویستی و محەبەتە کە دروست بوو ئەو خێزانە هەرچی داوا لەو پیاوەی بکاتن بەس پێی بکرێ بۆی جێبەجێ دەکاتن. چ وای لێ کردووە بۆی جێبەجێ بکاتن؟ خۆشەویستیەکە. بە پێچەوانەش ئەو پیاوە هەر تەکلیفێک لە خێزانەکەی بکە بۆی جێبەجێ دەکاتن لەبەرەوەی خۆشەویستی و محەبەتەکە سەرچاوەی دەگرێتن. ئەو جا خۆشەویستانم، خاڵی سێیەم خۆشەویستیەکە کە دروست بوو گوێڕایەڵی و جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵات وەسسەلام لە ژیانی ڕۆژانەماندا. بۆ چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە محەممەد المستەفای عەلەیهی السەڵات وەسسەلام ناردووە وەکو قدوە، وەکو پێشەوە، وەکو پێغەمبەری ئاخری زەمان عەلەیهی السەڵات وەسسەلام کە گوێڕایەڵی بین و لە ئەمر و فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام نەچینە دەر لە ژیانی ڕۆژانەماندا و لە ژیانی هاوسەریماندا و لە عیبادەت و خواپەرستیماندا. تەماشەکەن سێ ئاەتانتان بۆ دەخوێنەوە بەس شەرح و تەفسیلیان ناکەم. خوای پەروەردگار دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وأطيعوا الله وأطيعوا الرسول واحذروا فإن توليتم فاعلموا أنما على رسولنا البلاغ المبين. أنما على رسولنا البلاغ المبين.
گوێڕایەڵی خوا بن، گوێڕایەڵی پێغەمبەری خوا بن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەها خوای گەورە حەزەرماندا تاتێ وەحذەڕوو یعنی چی؟ ئاگاتان لێ بێتن گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا نەبن عاقیبەتتان خێر نابێ و عاقیبەتتان شەڕ دەبێ، خوا پەنامانداتن. بەڵام ئەوەش بزانن پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام بەس ڕاگەیاندن و ئاگادارکردنەوە و هوشیارکردنەوەی عایدە. لە ئایەتێکی دیکەدا خوای پەروەردگار دەفەرمێ وما ئاتاکم الرەسوول فەخودوو وما نەهاکم عنه فانتهوا. مسلمانینە بەخوا زۆر خەتەرە و ئایەتە، ئەوە کەلامی خوایە. هەرچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی ڕاگەیاندوون وەریگرن. وما ئاتاکم الرەسوول فەخودوو، هەرچی پێغەمبەر فەرموویتی بیکەن بیکەن. وما نەهاکم عنه فانتهوا، هەرچی پێغەمبەریش نەهی لێ کردوون خۆتان بپارێزن و خۆتان بە ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا بچوێنن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو جا دەفەرمێ چی؟ واتقوا الله إن الله شديد العقاب. کەواتە گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوا تەقوایە. لادان لە ئەمر و فەرمانی خوا إن الله شديد العقاب، خوای گەورە شدید العقاب بۆ ئەو کەسانەی کە لە ئەمر و فەرمانی پێغەمبەر لا دەدەن عەلەیهی سەڵات وەسەلام. آخر ئایەت خوای گەورە تەبارەک وتەعالا دەفەرمێ وئین تطیعوه تهتدوا، ئەگەر ئێوە گوێڕایەڵی پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وەسەلام لەلایەن خوای پەروەردگارەوە ڕێنمونی دەکرێن، هیدایەت دەدرێن، دەخرێنە سەر ڕاستەڕێگای ئیسلام، سەر ڕاستەڕێگای هیدایەت، تاکە ڕێگایەک کە زامنی سیرات المستەقیمە چییە؟ وئین تطیعوه تهتدوا، ئەگەر گوێڕایەڵی محەممەد المستەفا بن عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتەی هیدایەتی ڕاستەقینە وەردەگرن. وما على الرسول إلا البلاغ المبين. خۆشەویستان، گوێڕایەڵی ئەسحابی پێغەمبەری خوا پێم خۆشە یەک نمونەی لەسەر بێنمەوە، یەک نمونەی گسکە. ڕۆژێک پێغەمبەرمان ڕوح و گیانمان بە قوربانی بێتن. ئەبی سەعیدی خودری بۆمان دەجێڕێتەوە لە یەکێک لە نوێژەکاندا پێغەمبەری خوا تەمان مزگەوتەکان ڕانەخرابوو. خۆشەویستانم، خوشکە بەڕێزەکانم، مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەقفی حەسیر بوو کە باران دەباری، عەرزی مزگەوتەکەی تەڕ دەبوو، دەبووە قوڕ، لەبەرەوە بە پێڵاوەوە نوێژیان دەکرد بۆی کە خەڵکیش بزانێت کە جار جار ئینسان لە دەرەوە کە لە ناو مزگەوت نەبێ لە شوێنی دیکە بێ سونەتە بە پێڵاوەوە نوێژ بکرێتن، سونەتە بە پێڵاوەوە نوێژ بکرێتن. بەڵام واش نەکەین کە ئەو فەرشە جوانانە داخراون کابرا بڵێ وەڵا سونەتە بە پێی بە قوڕاوی بێتە سەر ئەو فەرشانە نوێژ بکاتن، ئەوە نا. پێغەمبەر لە ناو نوێژدا عەلەیهی سەڵات وەسەلام پێڵاوەکانی داکەندن، نەعلەکەی داکەند، هەموو سەحابەکان دەنوێژدا، هەموو سەحابەکان دەنوێژدا، نەعلەکانیان داکەن و نەعلەکانیان فڕەدان. ئەها گوێڕایەڵی چەند مهمە. پێغەمبەر کە سەلامی دایەوە عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی هاوڵە بەڕێزەکانم بۆ نەعلەکانتان فڕێدا. فەرمیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە بەڕێزتمان بینی، جەنابتمان بینی لە نوێژدا نەعلەکەت دانان، ئێمەش هەموو نەعلەکانی خۆمان فڕەدان. فەرمووی جبریل هاتە لام عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەی موحەممەد نەعلەکەت پیسایی پێوەیە و نەعلەکەت دانێ لە نوێژدا، لەبەرەوەی لە ناو نوێژدا نابێ ئینسان جلوبەرجی پێڵاوی پیسایی پێوە بێتن. هۆکارەکەی بۆ بەیان کردن، نەک بڵێ وڵات دروست نییە نوێژ بە پێڵاوەوە. ئاخر خاڵی کۆتاییم بەرگریکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. بەداخەوە دەڵێم ئەمڕۆ لە ظروف و زەمانێکدا دەژین، خەڵک بە کەیفی خۆی بە ئارەزووی خۆی نصوصی شەرعی ملی نصوصی شەرعی دەگرێ، بە حەز و ئارەزووی خۆی لاری دەکاتەوە. ئیوایە دەڵێ کاکە پێویست ناکاتن خوا بۆ خۆی دیفاع لە پێغەمبەری خۆی دەکا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە نییە خوای گەورە دەفەرمێ ئیلا تەنصوروه فەقەد نەصەرەه الله، خوا سەری خستووە
بفعلی ماضی باسی کرد، یعنی پێویست ناکاتن هەر سەرخراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. یان وەکەفەیناکە المستەهزئین، ئەوەی کە گاڵتەت پێ دەکەن ئێمە وەچ کابرای گوتی لە چاریان دێنەوە دەزانی چیان لێ دەکەین. ئەوە چەندان ئاەتی دیکە کە دیفاع لە پێغەمبەر دەکا، خوایەک بە گەورەی و عەزەمەتی خۆی. خۆشەویستانم، بەرگری لە پێغەمبەری خۆ کردووە عەلەیهی سەڵات وەسەلام، دیفاعی لە پێغەمبەری خۆی کردووە عەلەیهی سەڵات وەسەلام. کاتێک کە مامی بێڕێزی پێ دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر مەقامی مامەتی کە مام لە جێی بابە ڕەدی ناداتەوە، بەڵام خوای پەروەردگار خزمایەتی و عەشرەتایەتی و کوڕ و بابەتی لەکن خوای نییە. ئەو وەڵامی دەداتەوە هەتا ڕۆژی قیامەت شەو وەڵامە دەبێت بخوێندرێتەوە، تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب. ئەو قسەی پێ دەڵێتەوە بە ئەبوو لەهەبی. ئەگەر دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەرکی موسڵمانان نەبایە، ئەو هەموو سەحابە بۆ شەهید دەکرا، ئەو هەموو تەزکیە و قوربانیە بۆ دەدرا. بڕۆن غەزوەی ئوحود بخوێننەوە، غەزوەی ئوحود بخوێننەوە، بزانن کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵە سەحابەیەک ئەمر و فەرمانی پێغەمبەریان شکان، لەسەر جەبەل ڕومات هاتنە خوارەوە، شکست ڕووی دە موسڵمانان کرد و پێغەمبەر بریندار بوو عەلەیهی سەڵات وەسەلام، کە دوژمنان بە تیر دەوری پێغەمبەریان دابوو پێغەمبەر شەهیدکەن عەلەیهی سەڵات وەسەلام. دەزانن هاوەڵان مووقفیان چ بوو؟ نەیانگۆ خوایە ئەوە پێغەمبەرەکەتەوە خۆت و دەتوانی بەخوای دوو مەلایکەتان بنێری و بەرزی کێوە بیبێ سەر چێوی ئوحود داینێ و کەسی نەگاتێ. دەوری پێغەمبەریاندا عەلەیهی سەڵات وەسەلام، دەوری پێغەمبەریاندا، ئەوەندەیان تیر وە پشت و وەسک کەوت بوون حەتا ئەبوو تەڵحە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە تیریان دەهاویشتن سینجی خۆی بڵین دەکرد بۆی تیرەکەوەی بکەویتن، ئەوەندەی تیر دە سینجی چەقی بوون بێ حەد و حیساب. لە پشتەوەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام بە هەمان شێوە. دەوروبەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەندان سەحابەی بەڕێزی خەڵکی مەدینە ئەنساریەکان یەک لە دوای یەک خۆیان کردە قوربانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، شەهید بوون بۆی کە ئەزیەتەوە پێغەمبەر نەگا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو ئیمامی ئەبوو بەکرە لەگەڵیدایە لە ئەشکەوتی کە هیجرەت دەکەن، دەست دە هەموو کونەکان پەڕۆکی تێدەنێتن مەگەڵ دوو پشتێک مارێکی تێدا بێ پێغەمبەر ئەزیەتدا، حەتا دەڵێ لە کاتێەوەی کە مارێک بەدەستی وی وەداوە بۆ دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. خۆشەویستانم، بەرگریکردن وەڵڵاهی زۆر تەبیعیە گوێن بە خۆمان بدەن، گوێن بە ماڵ و منداڵمان بدەن، گوێن بە عەشرەتمان بدەن، گوێن بە هەموو شتێکمان بدەن، قبولی دەکەین و دەڵێن کاکە گەردەنت ئازابێت، بەڵام ئیلا ڕەسوول الله صلی الله عەلەیهی وسەلەم. پێغەمبەر لای ئێمە خەتی سوورە، هیچ کەسێک بۆی نییە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەگەر دیفاع لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عایدی موسڵمانان نەبێ، بەرگریکردن عایدی موسڵمانان نەبێ، بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وعد و بەڵێن و پەیمانی لە پێغەمبەران وەرگرتووە سەرجەم پێغەمبەرانیش دیفاعی لێ بکەن. خوای گەورە دەفەرمێ وإذ أخذ الله ميثاق النبيين لما آتيتكم من كتاب وحكمة ثم جاءكم رسول مصدق لما معكم. زانان دەفەرمون هەموو دینەکان لە ئادەمەوە حتا کۆتایی دین کە بۆ عیسا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام، هەمووی بە کوشراوی کۆکراوەتەوە لە دینی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام ڕەنجی داوەتەوە. دینێکی کۆتایین دینە. دەفەرمێ ئەو پێغەمبەرەی کە لە دوای ئێوە دادێ خوای پەروەردگار دوو ئەرچی خستۆتە سەرشانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کە هەم بە خۆیان هەم ئوممەتەکەشیان وەسیەت بکەن کە ئوممەتەکانیشیان ئەو دوو وەسیەتە جێبەجێ بکەن. یەکەمیان لەتؤمنون به، دەبێ ئیمانی پێبێنن، لەبەرەوەش عیسا عەلەیهی سەڵات وەسەلام دێتەوە خوارزارێکی دیکە، دێتەوە سەر زەوی،
بەڵام کە دێتەوە سەرزەوی چ دەکاتن؟ یەکەم ئیشی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. ئیمان بە پێغەمبەر دێنێ عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوەش لە فەرموودەی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کاتێک کە دێتە خوار لە یەکێک لە نوێژەکاندایە کە ئیمامی مسلمانان پێشنوێژیان بۆ دەکاتن کە تەماشا دەکا عیسای کوڕی مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هاتووە و لەوێن دەرێ حوزوری هەیە، چونکە ئەو کاتەی دنیا زۆر تێک چووە. ئەوە باسی علامات وانینی بتان بەمە عالەمێکی دیکە کە دەماشای دەکات دەفەرمێ پێغەمبەری خوا وەرە پێشکەوە، دەفەرمێ نا ئەتۆ ئیمامی ئومەتی محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام لە دوای تۆ نوێژ دەکەم و سەلیب دەشکێنێتن و بەراز دەکوژێتن و هەموو نەسڕانیەکانی ئەو کاتە ئیمان بە محەممەد الموستەفا دێنن عەلەیهی سەڵات وسەلام. و خاڵی دووەم و ئەرکی دووەمیان کە خوای پەروەردگار دەخاتە سەرشانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام وەلەتەنسوڕنە و سەری دەخەن. برا شیرنەکانی خۆم ئەگە خوای گەورە هەموو شتێکمان بۆ بکە ونیە خۆ هەموو شتێکی بۆ کردوین، بارانمان بۆ دەبارێنیت، هەوای بۆ مسەخەر کردوین، ڕزق و ڕۆزیمان دەدا، کە نەخۆش دەکەوین شیفامان دەدا، ئەمەش لاقمان لەسەر لاقی داناوە. ئەگە بێ ڕێزیەکی بەرامبەر بە ئیسلام بکرێ لەو لای مەلائکەتێکی بنێری تەخواری ئاوا پشتم لێ هەڵگرن و فڕی دەنە قاڕەیەکی دیکە تخوا ئیشی مسلمانان چ دەمێنیتەوە؟ هەر خواردن و خواردنەوە و خەو و ئیسراحەت و قسەی قەڵەو خاڵی دیکە زۆرن. بەڵام کاتەکە بەرەو کۆتاییە و یا ڕەبی خۆیان بۆ خاتر ئیسمی عەزەمی خۆتکەی ئەو شوێن و مەکانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی ڕاگەیاندووین. جەنابی مامۆسای بەڕێزم مامۆسا مەلا موسلیم باسی کرد کە مەکانەتی پێغەمبەران یەکێک لە یەکی گەورەترە. یەک شت بزانن لە بەهەشت شوێنێک لە هەموو شوێنەکان بەرزترە بۆ یەک شەخسی دانراوە، ئەویش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داوای لێ کردوین لە ئێمەی ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات کە دوعای بۆ بکەین ئەو شوێنە بۆ پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەش تۆ چێ دوعای دەکەی کە بانگ درا اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة والدرجة الرفيعة أو درجة الرفيعة بۆ ئەو پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار وعدی پێداوە. یا ڕەبی خوای لەگەڵ پێغەمبەر حەشرمان بکەی یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە بەدیداری پێغەمبەرەکەت شاد بین یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە ئەوانەی کە بە جەهل و بە نەفامی بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام یا ڕەبی خوایە هیدایەتیان دەی بۆی کە شادە و ئێمانێکی بە حەق بێنن وەکو ئەو کابرایی کە ئەو فلیمەی دەرینا و دوای پێغەمبەری ناسی ئیمانی پێهێنا. بەڵام ئەوانەی کە بە عیلم و زانستەوە خوایە گیان بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام بە دەردی ئەوانەیان ببەی کە بوون بە پند و عیبرەتی زەمانە و خەڵک تف و نەعرەتیان لێ دەکاتن. یا ڕەبی خوایە عاقبەتمان خێر بکەی، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. وەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.